سليماني دوجا بەشداری مان کردیا پلەی یەکەمم بینایە و لە بەسڕاش هەمان شت لەسەر ئاستی عێراق دووەم بووینە کچان. سڵاو لێ بێ کاپتن باسێکی ئەو شەڕە شمشێرەم بۆ بکەوە چیەوە؟ ئەمە یاری مبارزەی پێدەێن بە کوردی شمشێربازی کۆمەڵە یاریزانێکی ئیتحادی عێراقیمان و ئیتحادی کوردستانیشمان هەیە. ما بەبەردەوامی ڕۆژانە تەمرینمان هەیە هەفتەی 3 ڕۆژ تەمرین ئەنجام دەدەین. یاری شمشێربازی بەخۆی یاریێکی فەڕەنسیە ئەنجام دەدرێت و حتا تەحکیم و قسەکردنەکانیشی هەموو فەڕەنسی بە کەلیمەی فەڕەنسی ئەنجام دەدرێت. فمە کۆمەڵە یاریزانێکی بەشداری بەتوڵەی عێراقیمان کردیا بارچال لە بەشداری بەتوڵەی عێراقی لەسەر محافەزاتی هەولێر توانیمان کوڕانمان پلەی سێیەم بەدەستبینین و کچانیشمان پلەی دووەم لەسەر هەستی هەموو عێراق بەدەستبینین. خاتون جەناوت پێم بڵێ لەگەڵ یاری شمشێربازی چەندە یاری دەکەی بەشداری چەند پاڵەوانیت کردووە لە دەرەوە شەڕ دەکەی قەتەوە شمشێرتەوە؟ وەڵام خۆم لە مەرحەلەیەکەوە بەشداریم کردیا چند ساڵ تقریبا لە ناوی مام بەشداری 3 پاڵەوانیتم کردیا لە سلەیمانی دوجا بەشداری مان کردیا پلەی یەکەمم بینایە و لە بەسڕاش هەمان شت لەسەر ئاستی عێراق دووەم بووینە کچان. شمشێرەکەش ئەوە چی زیانێکی زۆری نییە کە دەبێت لای بخۆی چۆن دەڵێ ینی بەس هەست بە شتەکەی دەکەین یان نۆرمال شتەکان زۆر باشان ینی حەزمان لێ بڵاو بینەوە ینی ئەو ئەشیا و ئەدەوات خۆمان هەبی و قۆڵی خۆمان هەبی ئەرەوەندەیە. ئوستاز جەنابەت پێم بڵێ چەند یاریزانن بەشداری هیچ پاڵەوانێکت کردووە کە مەسەن لە پاڵەتی زیانت پێ بگا یان شتێکی خۆش بەسەر هاتووە لە پاڵەوانێک؟ وەڵایی ئێمە بەشداری ئەم وەکو شەخص خۆم بەشدارێک پاڵەوان کردی لە سلێمانی کە ساڵی پار بوو ئەویش سوپاس بۆخوا وەکو نادی هەولێر پلەی دووەممان بەدەستینە وەکو شتێکی خۆشیش لەخوای بەزیادبی هەموو ڕۆژێ شتی خۆش ڕوەدا چکە یاریەکە یاریەکی جیاوازە لە چاو یاریەکانی تۆکو تۆپی باڵە و تۆپی پێ یاریێکی زۆر جیاوازە بە تایبەت لە کوردستان و عێراق. چەند یاریزان لە کوردستان کە لە پاڵەوان تێ بەشدارن؟ لە کوردستان یاریزانمان زۆرە بەس ئەمە وەکو خۆمان وەکو هەولێر بە کوڕان و کچان نزیکەی 25 تا 30 یاریزان ئەبین. باشە خاتون جەنابەت پێم بڵێ مەترسیەکانی ئەو یاریە چییە؟ هیچ کات زیانت پێکەوتوە لەو یاریە؟ لەسەر یاریزانە کۆ دەسێت کە ئەو کەلوپەلانەی بەکاردێنی ئەو شمشێرێکە بەکاردێن لە بۆ مازمە و خاڵ تۆمارکردنە و ئەو تیشێرتێک کە لەبەری دەکەی دیفاعیت لێ دەکالۆی کە نقطەکەت پێ دەکەوێتن بەرگری لێ بکەوە ئەزیەتت نەدا. کڵاوەکەش بە هەمان شێوە بەرگری لە ڕوخسارت دەکات لۆی ئەزیەت نەدا کاتێکە نقطە دێ کە 3 جۆر سیلاحمانەیە هەیە لە سەرەتا کەمەرە هەیە بەس سنگە هەیە هەم تەواوی قەلبت خاڵ لی تۆمار دەکرێت ئەو کڵاوەش بەکاردێت لۆ پارێزگاریکردن لۆی ئەزیەت نەدات. قەت زیان پێگەیشتە لەو یاریە؟ ناوەڵا حەسەب یاریەکەی هەندە جارێ حەماس دەدگری بە قۆت گەمەی دەکەی بڕێک ئازاری دەبیتن بەس زیانە چوانێت چکێ ئەشیاکان هەمووی بەرگریت لێ دەکات لۆی زیانت پێ نەگەیری.